ئایا شۆڕش هۆکاری وێرانکردنی گوند و لادەکان بوو؟ پشکۆ نەجمەدین لە کتێبی ئەزمون و یاددا دەڵێت لە سەردەمی شاخدا گەورەترین بربەست لە بەردەم گەشتنی ڕژێم بە ئێمە گوند و لادەکان بوون کە بوو بوونە لانکەی شۆڕش و داینەمۆی هەڵسوڕان و مانەوەی شۆڕش، هەم لە شۆڕشی کۆن و هەم لە شۆڕشی نوێ تاکە هۆکاری مانەوە و خۆڕاگری پێشمەرگە بەهۆی گوند و لادەکانەوە بوو کە تاکە هیوای مانەوە لە ژیانی پێشمەرگە بوون، چونکە لە سەرەتای شۆڕشەوە تاکو کۆتایی هاتنی شۆڕش گوند و لادەکان سەرچاوی سەرەکی خواردن و خواردنەوەی پێشمەرگە بوون. ئەمە بێ لەوەی دابینکردنی پێداویستیەکان و هێنان و بردنی هەواڵەکانی شاخ و شار لەسەر خەڵکی ئەو ناوچەیە بوو چونکە گومانیان لێ نەدەکرا. ئێمە بەسەر ورگی لادەکانەوە ئەژیاین و دوای هەر پەلامار و ڕوبەڕووبوونەوەیەک لەگەڵ ڕژێم کۆمەڵێک ماڵ و هاوڵاتی سڤیل ئەبوونە قوربانی و هێرشەکانی ڕژێم ماڵوێرانی بوون بۆ ئەوان. ئێمە دەمانزانی ڕۆژێک ڕژێم بۆی ئێمە ببەستێتەوە گوند و لادەکانە کاتە قوربانی، بەڵام هەر بەردەوام بووین و گوێمان نەدا تاکو ڕژێم لە سەرەتای مانگی ئابی ساڵی 1970 بڕیاریدا ڕاگواستنی گوندەکان با درێژایی 20 کیلۆمەتر دەست پێ بکات و بە زۆرم لێ هاوڵاتیان بەرێتە ئۆردوگاکان تاکو لە ئێمەیان دوور بخاتەوە. بە بەرچاوی ئێمەوە ماڵ و دیوار بە دیواری لادەکانیان لەگەڵ زەوی تەخت کرد و هیچیان نەهێشتەوە. ئەمە بێ لەوەی مزگەوت و باخ و کانی و کانیاوەکانیان هەموو تەقاندەوە و هیچیان نەهێشتەوە تاکو بتوانین سوودی لێ ببینین. ئێمە لەسەر شاخەکانەوە لە بن بەردەکاندا شاهیدی ئەو تراژیدیا وێرانکاریە بووین و هیچمان نەکرد تاکو ڕایان بگرین. هەموو شوێنێک سووتێنرا، ئەو ڕۆژانە هەموو شوێنێک تام و بۆنی دووکەڵ و مەرگی لێ هات. ئەو ڕۆژانە بەعس لە هەوڵی سڕینەوەی ئێمەدا بوو، ئێمەش لە هەوڵی سڕینەوەی یەکتردا بووین. ڕاگواستن بێ لەوەی بۆ لێدانی پێشمەرگە و ئابڵوقەدان و چۆڕبڕکردنی ئەو زەریایە بوو کە ماسیەکان لە سەریە ژیان لە پاڵەمەشدا بیانووی ئەوەی دەستکەوت کە ئابووری کوردستان لە ڕووی کوشت و کاڵ و ئاژەڵداریەوە داڕمێنێت. ئێمە نەکبووینە هۆکاری ماڵوێرانی و ئاوارەبوونی ئەو دەیان هەزار هاوڵاتیە، بەڵکو بووینە هۆکاری پەککەوتنی کوشت و کاڵ و سامانی ئاژەڵیش کە سەرچاوەیەکی گرنگی ئابووری ئەو کاتی کوردستان بوو. ژیانی ئۆردوگا هێزێکی ئیشکەری بەرهەمهێنی کردە هێزێکی بێکاری مشەخۆر لە ئۆردوگا و شارەکاندا. ژیانی ئۆردوگاکان پەیوەندیە کۆمەڵایەتی و ڕۆحی و ئەخلاقیەکانی لە ڕەگەوە هەڵکێشا و بە جۆرێک بوونیان نەما کە کاریگەریەکانی تاکوی ئێستاژ ماوەتەوە و بەسەر جەستەی کۆمەلگای کوردەواریدا کارەکەت. ئێمە شۆڕشمان کرد و گوند و لادەکانمان وێران کرد و کوشت و کاڵ و ئاژەڵداریمان لە ڕیشەوە هەڵکێشا و ئابووری کوردستانمان بردە قۆناغێکی مەترسیدار و نەوەیەکی ئیشکەری بەهێزیشمان کردە نەوەیەکی تەمبەڵ و ئیژنەکەر تاکو ئازادی بێنینە بەرهەم. بەڵام کامە ئازادی؟ ئەو ئازادیەی کە بە کوژران و ماڵوێرانبوونی هاوڵاتیان و داڕمانی سامانی کوشت و کاڵی و ئاژەڵداریەوە بەدەستمان هێنا و بە ئێستاشەوە هیچمان نەکرد بۆ چاککردنەوەی ئەو ئازادیەی کە دوای ئەو هەموو ساڵە بەردێکمان نەخستەوە سەر بەردێک و هیچ هەوڵێکمان بۆ وەگەرخستنەوەی ئەو نەوە ئیشکەرە نەکردەوە کە لە دەستمان چوو بوو. ئەو ئازادیەی کە کوردستانمان لە کوردستانێکی بەرەمهێنەوە کردە کوردستانێکی بەکاربەر.